بڵاوکردنەوەی یەکێک لە کتێبە گرنگەکان کەویش کتێبی شارستانی کۆلاپسە دەست پێەکەین دیارە ئێوارەی دوێنێ لە نێو کۆڕێکی ئەدەبی تایبەتە ئەم کتێبە بڵاوکرایەوە کە لە نووسینی بەڕێز ستیفان شەمزینیە وە کتێبەکە لەلایەن هەریەک لە نووسەران هێمن و هەروە مەریوان قەرەداخیەوە گفتوگۆی لەبارەوە کراوە هەروە شیکاری بۆ کرا دیارە بڵاوکردنەوەی کتێب بە شێوەیەکی گشتی و بەخۆش حاڵی و ئەبینین کە ماوەیەکی زۆرە بەشێک لەو کتێبە هەرە گرنگانی کە ئێستا گرنگرمەنێ کتێبخانەی کوردی چاپۆ بڵاوەکرێنەوە وەلایەن چەندین نووسەر و ڕەخنەگریشەوە بینین کە گفتوگۆی کراوەیان لەبارەوە کرا. ئێواری دوێنێ لە کۆڕێکی ناوەزەدان نوێترین چاپکراوی نووسەر ستیفان شەمزینی بە ناوی شارستانی کۆلاپس بڵاوکرایەوە هەر لە کۆڕەکەدا لەلایەن هەریەک لە نووسەران هەمەهێمن و مەریوان قەرەداخیەوە خوێندنەوە بۆ کتێبەکە کرا. دەستی کردووە بەکاری ڕۆژنامەوانی ماوەی 4 ساڵ تا ساڵی 2000 پێشکەشکار و بێژەر بۆ لە ڕادیۆی حیزبی کۆمەنیست ماوەی 8 ساڵ کادری حیزبی کۆمەنیستی کرێکاری بووە. زیاد لە 3 ساڵی ستیڤان شەمزینیە کە بەداخەوە ئەمڕۆ خۆی لێرە ئامادەنی و زیاد لە 10 ساڵە نەیتوانێت بگەڕێتەوە بە بۆنی نەگریسی نەخۆشیەکی درێژخایەن کە نەخۆشی ژەرپەنجەیە لە سەریدا هەیە ناتوانێت خەسەخانە جێبێڵێ بەڵام نووسینی کتێبەکە و شێوازی پەرەگرافی کتێبەکە ئەو هۆکارە بووە کە کاکسیڤانی هان ناوە داناوڕێ لە نووسین لە خوێندنەوە ئێمەش لێرە بە هاوکاری هەمیشە من ئەوەی پێڵێم کاکسیڤان تازینوی شێو بۆکەین هەڵبەت وەک هاوڕێیەکەین هیچ ئەگەرێکی تر لە نێواندا نییە ئەوانی کە ئیشی لەگەڵەکەین پەرەگرافەکانی ناردوو ئێمەش لێرە وردبینیمان بۆ کرد و مناقەشەمان لەگەڵ خۆی کردو تا بووە بۆ کتێبەی کە ئێستا ئەمڕۆ بڵاویەکەینەوە ئەم کتێبە ژیان و خۆشەویستیە لە سەردەمی سیستەمی سەرمایەداریە کە ئەمە 23مین کتێبی نووسەرە لە دووتی کتێبێکە 700 لاپەڕە پێک هاتووە ئەم کتێبە باس لە هەموو چمکەکانی سەردەمی سەرمایەداری ئەکا بەم نوێیە بەم سەدە تازەیی کە ئێستاچێ لە ڕێگەی تەکنەلۆژیاوە لە ڕێگەی ڕاگەیاندنەوە لە ڕێگەی چمکی و هەلووی کارەوە بە ڕۆبۆتکردنی مرۆڤ بە تێکدانی جوانی و کەسایەتی هەر لە ڕەگەزیمی و هەم لە ڕەگەزی نێر کە مادی ینی ئەو سەروەتی کە پێڵێن سیستەمی سەرمایەداری چه حەشرێکەکات دەرچووە لەوەی کە سەردەمانێک چینێکی کرێکار هەبێ لەو پێناوا بێ ئێستا هەموو چمکەکانی کۆمەڵایەتی گرتوتەوە. کتیبان لە دوای ساڵی کەمتر ینی ئەم کتێبەی هێنایە ئاراوە لە ئەنجامیەوەی کە من لە کتێبەکەی خۆما تەکلیفم لێ کردبووە داوام لێ کردبوو کە ئەبێ ئەو زیاتر بۆ ئێمە ڕوون کاتەوە ئەم چەمکانەی کە زیاد لە 43 چەمکی فەلسەفین بۆ ئێمە بۆ خوێنەران بۆ کای ڕۆشنبیری کوردی و زیاتر تەوزیفیان کاتە ناو بابەتە فکری و سیاسی و کۆمەڵایەتەکان و بتوانین ئێمە ئیستیعابی بکەین وە کتێبی ڕابردووی جۆرێک لە کۆد بەندی هەبووە لەم کتێبەیە بە تەفاسیلی زیاد لە بەشەکانی دیکەی کە لە ڕابردووە و بە چڕی بەپڕی قسەی لەسەر کردبوون و بە شێوەیەکی تشت ئاسا لە چاپی کتێبی یەکەمە بابەتەکانی بۆ ئێمە گەڵاڵە کردبوو لەم کتێبەیە تۆزێک ئارامتر و تۆزێک فراوانتر بۆ ئێمە گفتوگۆکانی خۆی لەبارەی چەمکەکانەوە کردووەوە کتێبێکی نەوعیە و کتێبێکە بۆ ئەمڕۆی کۆمەلگای کوردی و زۆر زەرورەوە بۆ ئەمڕۆی جیهانیش کتێبەکە لە ئاستی جیهانایە و ئەم کتێبە ئەتوانێ گۆڕانکاری گەورەی جەزری وەکو مانفێستۆیەک ئێمە لەی بڕوانین وەکو پرۆژەیەکی سیاسی کۆمەڵایەتی حتا ئاینی کە کاکسیڤان خۆی کەسێکی چەپە ئێمە لێ بڕوانین.